بەڵێ زیاتر لەسەر ئەم بابەتە ڕادەوەستین کە ئایا ئەمریکا لە ڕووی سیاسی و ئەمنیەوە لە عێراق دەکشێتەوە یانە. میوانی تایبەتمان لەگەڵ دەبێت دکتۆر پەروێز ڕەحیم مامۆستای زانکۆ و شارەزای سیاسی نێودوڵەتی لەم بارەیەوە وەڵامدەری پرسیارەکانمانە بێت. ئەم کاتت باش دکتۆر پەروێز، پێش هەموو شتێک با بزانین پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق دوای ئەو هێرشانی کە دەکرێتە سەر بنکەکانیان لە چه ئاستێکایە؟ دەزانین سەردانی بلینکێن خۆی دەربڕی ئەو نیگەرانیانەی ئەمریکا بوو و هەروەها پێدانی هۆشداری بوو چ بۆ حکوومەتی عێراق چ بۆ میلیشیاکان و هێزە سیاسیەکانی کە بە جۆرێک ئەم هێزانە سەر بەوانن و هەروەها کۆماری ئیسلامی کە بە گرنگترین هاوپەیمانی باوەڵین عێراقدا دەندرێ لە ڕووی پێکاتەی شیعیەوە لانی کەم لە ناوچەکەدا. بۆیە من ئەوەیەکی پەیوەندێکی ئاسایی نبینم چونکە حکوومەتەکەی سوودانی ئەو دەسەڵاتەی نییە سەرڕای هۆشداریەکانی کە پێدراوە کە لەلایەن بلینکێن و ئیدارەی بایدێنەوە بەڵام دەبینین پاش ئەوەش بەردەوام بوونە لە هێرشکردنە سەر بنکە و بارەگاکان هەرچەندە ئەم هێرشانە لەم قۆناغەدا تەنیا جۆرێکە لە کەمکردنەوەی گوشارەکانی سەر هەماس هەناردنی پەیامە و ڕازیکردنی با بڵێم میلیشیا و هێزە لایەنگرەکانی ئێرانە لە ناوچەکەداوە من پێشبینی پێکدادان ناکەم و ئەمریکاش ئەمە دەزانێت بۆیە زۆردانی بەخۆیدا گرتووە. بەڵام لە ڕووی پەیوەندەکانی ئەمریکا و عێراقەوە ئەگەر کار بگاتە ئەو شوێنەی کە ئەمریکا وەڵامی توندی هەبێ یان ئەم هێزانە بە جۆرێک هێلی سوور ببەزێنن و لە ناوخۆی ئەمریکادا ئیدارەی بایدن ناچار بە وەڵامدانەوە بکەن ئەو کاتەوە بە دڵنیاییەوە کاریگەری نەرێنی لەسەر کۆی بوارە ئەمنی و سەربازی ئابووری و دیبلۆماسی و سیاسیەکان دەبێ لە پەیوەندیەکانی ئەمریکا و عێراقدا. باش دکتۆر پەروێز، هۆشداری بە عێراق دراوە چەند جارێک ئەمریکا هۆشداری پێداوە ئەگەرم هێرشانە بەردەوام بن هەنگاوی داهاتووی ئەمریکا بەرامبەر بە عێراق چی دەبێت؟ ئەو هۆشداریانە لە چه چوارچێوەیەکن؟ نەزانی بە شتێکی با سەراحەت بڵین ئەمریکا دانی بە خۆداگرتووە تا ئێستا چونکە لە پاش ڕووداوەکانی هەفتی مانگەوە لانیکەم سیاسەتی نوێی ئەمریکا لەسەر سێ کۆڵەکەی سەرەکی دانراوە. یەکەم ڕێگەدان بە ئیسرائیل و یارمەتیدانی بۆی کە بتوانێت مەترسیەکانی حەماس لەناو بووە. دووەم ئەوەی کە هیچ بەرەیەکی نوێ شەڕ نەکرێتەوە هۆشداری توندی بە حیزبوڵڵا داوە ناڕاستەوخۆ و ڕاستەخۆ پەیامی بۆ کۆماری ئیسلامی ناردووە کە بەرەیەکی شەڕ نەکەنەوە. خاڵی سێەم لەسەر دێترس پۆلیسی ڕاوەستاوە لەسەر کە سیاسەتی ڕێگریکردن بەهێنانی کەشتی فڕۆکە هەڵگێر و هەروەها ژێردەریایی ئەتۆمی و نیشاندانی توانای سەربازی خۆی دەیەوێ ڕێگە نەدا لایەنەکانی دیکە خاڵی سێم یەکجار زۆر گرنگە کە نێنە ناو شەڕە. بەڵام لە هەمان کاتدا هاو ئاراستە دانی بە خۆی داگرتووە کە کار نەگاتە پێکدادانی سەربازی بۆی کە تەسیل لەسەر سێڕە هەندەکەی تر بنێ خۆی دێتەرەنس پۆلیسی بۆ وەیەکە شەڕ و نەدا کاتێک کە پێکدادانی ڕاستەخۆ لە نێوان ئێران و میلیشیاکان هاتەکایەوە و ئێران هاتە ناو با بڵێم گۆڕەپانی شەڕەوە و پاشان یان بە جۆرێکی تەواوی گۆڕەپانەکان کرایەک چکە لە بیرمان نەچێت کۆماری ئیسلامی چەمکێکی هەیە ئێران نایهەوێ ئەمریکا ببوورە نایهەوێ ئەمە بێتەکایەوە بە ناوی وەحدەتی مەیدانەکانیان یەکگرتووی و یەکانگیری گۆڕەپانەکان ئەمە زۆر وەکی چەکێکی مەترسیدارە ئەم چەمکە لەوانەیە نوێبێ بۆ بینەرانی بەڕێز ئەم چەمکەچ بەکاری دێنە ئێران ئەمریکا دەیەوێت بیشکێنێ دەیەوێت ڕێگەی لێ بگرێ بۆیە نایهەوێ بۆ نمونە لە سووریاوە حیزبوڵڵا لە لوبنانەوە ئەمانە پێکەوە لە عێراقەوە تەراتێن بکرێ بۆ سووریا و لە سووریاوە بۆ لوبنان و لەوێژرا بۆ سەر ئیسرائیل نایهەوێ ئەم وەحدەتی گۆڕەپانیا یەکانگیری مەیدانەکان ڕوو بدا کە چەکی هەرە بەهێزی کۆماری ئیسلامیە بۆیە دانی بەخۆی داگرتووە کاتێک پێکدادان ڕوو بدا ئەم سێ کۆڵەکەی تری سیاسەتی ئەمریکا لە پاش هەفتی مانگەوە تێک دەشکێت. باش دکتۆر پەروێز جەنابەت ئاماژەت بە هاتنی وەزیری دەرەوەی ئەمریکا کرد بۆ عێراق دەمەوێت سەبارەت بە واکەمێک ڕاوەستی سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا تا ڕادێک بۆ عێراق بەنهێنێ بوو هەروەها بینیمان کە ئێلەگی گول لە نەبڕی بەست بوو ئەمە چ پەیامێکی تێدا بوو بۆ عێراق؟ دەزانی بلینکێن کە هاتبوو بەڕاستی هەڵگری
پێدانی پەیامی ڕاستەوخۆی ئیدارە بوو ئیدارەی بایدێن بوو کە ناتوانن چیتر زیاتر لەمە دان بە خۆدا بگرن بەپێی ئەو زانیارانی کە دزایان پێکردووە پاشە بینران بە جۆرێکیش ناوبژیوانی بووە لە نێوان عراق یالانی کەم حکوومەتی سوودانی نای هەوێ با ئێمە جیاب بکەینەوە لەوە لەرزۆکترە کە عراق ببێتە گۆڕەپان ئێمە دەزانین کە تەواوی لایەنە سیاسەکان زیان دەکەن ئێمە دەزانین بە یەک هەڵبەستدا بەزی دینار و دۆلار بەهاکانیان بەرامبەر یەکتر چی ڕوودەدا لە شقام و لە ڕووی ئابوووریەوە بۆ خەڵکی عراق کە ئێمە دەزانین پارەی نەوتی عراق دەچێتە فێدرال ڕزێرڤ لە ئەمریکا و ئەمریکا چۆن دەتوانێت ئەمە بەکاربێنێ جگەلەوەی کشانەوەی سەفارەت و باڵێزخانە هەروەکی سەدرەکان کە من بڕوام وایە لە ئاسی ناوخۆدا زیاتر بەکاری دێنن دەتوانێت چ لێککەوتێکی گەورەی دیبلۆماسی و سیاسی هەبێ کە وڵاتانی تریش بە دوای دادێن عێراق چی بەسەردێ دەزانی ئەمە سەر ڕای هەڕەشە پێدانی هۆشداری بوو و هەروەها جۆرە نردنی پەیامێکیش بۆ ئێران بوو کە پاشەوی ئێمە بینیمان سوودانی سەردانی تارانی کرد هەرچەندە کۆشکی با بڵێن سپی یا ئیدارەی بایدی ئەمەی ڕەت کردەوە کە هیچ پەیامێکیان دابێ بەڵام پێ دەچێت ئەم پەیامە گەیشت بێ بەپۆی قسەکانی کە پاشتر کرا ئەمە زۆر گرنگە کە ئەمریکا نایهەوێ ئەمریکا هەموو هەوڵی ئەوەیە کە لە ڕێگەی سوودانیەوە گوشار دەخاتە سەر سوودانی ژمانەوەی حکوومەتەکەی پێیوەستە بەوەی کە ئەگەر بتوانێت کە زۆریش زەحمەتە بەڵانسێک لە نێوان بەرژەوەندی پێکناکۆکانی ئێران و ئەمریکا لە عراقدا دروست بکات لەلایەک چوارچێوەی هەماهەنگی بە خاوەنی سەرڕای سونە و کورد کە بەڕاستی ڕۆڵیان لاواز کراوە لە هاوکێشەکانی عراق خاوەنی ئەم کابینە و حکوومەتە بەڵام ئەوانیش ئەم هەڵوێستە تونند و سیاسەتە توندیانەیەوە بۆیە دەبینین کە سوودانی کە لە قاهرە لە بەم ئەدەبیاتە توندە بۆ ڕازیکردنی ناوخۆ ئەم هێزانەیە بۆی کە لانی کەم لە لای گوتاریەوە بمێنێتەوە بۆیە ئەگەر ئەم سنوورانە ببەزێنن کە من تا ئێستا لە بڕواایەدا نیم کە ئێران ڕێگەیان پێ بدات لەمە زیاتر کاتێکی کەمم بەدەستەوە ماوە دەمەوێت پرسیاری کۆتا لە جەنابتان بکەم ئەویش کۆتا پرسیارم ئەوەیە کە هەمیشە دەوترێت گەرپەند لە مێژوو وەرنەگیرێتەوە مێژوو خۆی دووبارە ئاکاتەوە پێتان وایە پێشبینیەوە دەکەن ئەمریکا هاوشێوەی ئەفغانستان لە عێراق بکشێتەوە زەحمەتە چونکە ئەگەر لە عێراق شاوە ینی بەومانە جارێ من لەم قۆناغە دەڵم زەحمەتە لەبەرەوەی کە ئێران بە تەواوی کە زاڵ بێ ئەو وحدەتی مەیدانەکان ڕوودەدا یەکانگیری ئەو گۆڕەپانە شەڕانە ڕوودەدا عێراق و کاتە ئیتر زۆنی خۆڵەمێشی نامێنێ ئێستا گرەی زوونە کە ئاستی پێ ناگاتە جەنگی با بڵێن گەرم لە نێوان ئەکتەرەکانی تر جیاتر بە وەکالەت ئەمە دەکرێت کاتێک ئەمە ڕوویدا بە تەواوی دەتوانێت هەموو بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەروەها پەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە بخاتە مەترسیەوە چکە مەسەلە عێراق نیە سووریاشە لوبنانیشە و ڕاستەوخۆ ئیسرائیلیشە پرسی وزە دێتەکایەوە وڵاتانی سونە و هاوپەیمانی ئەمریکا دەکەونە مەترسیەوە لەم خۆناغەدا زیاتر هەڕەشەیە بە بڕوای من ئێمە سوپاس دەکەین دکتۆر پەروێز ڕەحیم مامۆستای زانکۆ و شارەزای سیاسەتی نەودەوڵەتی لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت سوپاس